بەڵێ سەبارەت بە بڕیارەکانی سەرۆک وەزیران و ئاسانکاری بۆ هاوڵاتیان ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان. بەڕێز ڕێباز حەملان سڵاتان لێ بێتۆم کاتتان باش. ئەمڕۆ سەرۆک وەزیران ڕایگەیاند حکومەتی فیدراڵیە خینە بەردەم بەرپرسیارەتێکی دەستوری و ئەخلاقی کەەوە بەڵێنەی بێمان داوە جێبەجێ بکەین. وەکۆزانین لە دوای ناردنی بەشێک توانین بڵین لە نیوە کەمتری موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە مانگی دوو سەرۆک وەزیران هەوڵەکانی خۆی خستە گەڕ و قسەی لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق کرد. حکوومەتی عێراق هیچ بەڵێنێک هیچ شتێکی تازەی بە حکوومەتی هەرێمی کوردستان و تۆ لەبارەی دابینکردنی موچە ئێوارەی جەناب تو بینەرانی بەڕێز باش بەنسبەت جەنابی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان حەزەکەم ڕوونکردنەوەیەک بم بە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان کە ماوەی چەند ڕۆژێک زیاترە لە هەموو زۆر بەشێکی زۆر لە ناوەندەکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان و بە بەشێکی زۆر لەو کەسانی کە هیچ بەرپرسیارەتێکی کوردانە یاخود بەرپرسیارەتێکی واقعی لە ئەستۆ ناگرن و بە ڕاست و چەپ لە خۆیانەوە قسە ئەکەن. من حەزم کرد خەڵکی کوردستان لەوە تێبگا کە جەنابی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان کەسایەتێکی حەز بە مەسئولێتێکی گەوراکە و خەمخۆرە و شەو ڕۆژی خستبووە سەر یەکەم چەند ڕۆژە کە زەختێکی زۆر گەورەی بۆ سەر حکوومەتی عێراقی و بەتایبەتیش لەگەڵ جەنابی سەرۆک وەزیرانی عێراق کردبوو لەسەرەوەی کە قبوڵی نەبوو بەرگریکی تەواوی لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان کرد کە عێراق ئێمە 940 ملیارمان پێویستە بۆ موچە بە لیوە هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگەوە چونکە ئەوانش لە ڕابردوو تقریبان 22 ملیاری هاوپەیمانان دابینیە کرد. ئێستا ئەوانە هەمووی ڕێکخراوەتەوە و خراوەتە سەر و قایمەی کە نێردراوە بە بەغداد. ئەوان هەتا ئەم لەحزەیەش یعنی تا ئەمڕۆژ 602 ملیاریان ناردەبوو لەو پارەیە بۆ هەرێمی کوردستان. بۆیە ئەو فترەیە کە ڕاگیراوە مەسەلەی موچەی مانگی دوو بۆیە خەڵکی کوردستان بیزانێت لای هەموو هاونیشتیمانیان ڕوون بێ لای موچەخۆران ڕوون بێ کە ئەمە نا سزادانی خەڵکە هیچ کەسێک هیچ بەرپرسێکی نیشتیمان پەروەر یاخود حکوومەت نایەوێت هاونیشتیمانیانی خۆی لە خۆی زویر کە پارەی هەبێت و دابەشی نەکا پارەی هەبێت و تەخیریکە یا هەندێک پەرلەمانتار ئەڵێن وەڵامە بۆی بە دوومانێک موچە بیرێ. ئەم بابەتانە هیچ ڕاستێکی تێدا نیە. بەڕێز سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان زۆر بە خەمخۆریەوە بەرگریکی تەواوی کرد بۆ ئەوەی کە تەواوی موچەی هاونیشتیمانیان بنێرێت. ئەوە بوو شەوی ڕابردوو دوایی کە جەنابی سەرۆک وەزیران لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق لەسەر خەت بوو داوایان کرد کە بەوە ڕازی بوون کە هێزەکانی پێشمەرگە و ئەنجومەنی ئاسایش و ئاسایش ئەو بە ئەوانی کە ناوەکانیان نەنێردرابوو بە بەغداد بە کۆدی بایۆمەتری نێردرابوو ئەوان ڕازی بوون بەوە بەڵام دیسان عوزرێکیکیان دۆزیە وتیانە بێت لەلایەن ڕقابەی مالی هەرێمی کوردستانەوە تەدقیق بکرێت تەدقیقەکەمان بۆ بنێرن. بۆیە شەوی ڕابردوو هەتا بەرەبەیان ڕقابەی مالی و بەسپاسەوە و سکرتارەتی ئەنجومەنی وەزیران و بەڕێز سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و شەخصی جەنابی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان تا بەرەبەیان بەخەبەر بوو بۆ ئەوەی کە تقریبا سەعات 6 بەیانی تەواوکرا و یەکسەر نێردرا بۆ بەغدا. بۆیە ئێمە ئومێد دەکەین کە سبەینێ بەش تەواوکاری پارەکە بگاتە هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی و ئابووریش لیستیان حازر کردووە کە سبەینێ ڕای بگێنن بۆیە سەرەتای هەفتەی داهاتوو دەست بە موچەی مانگی دوو بکرێ. لەسەر پرسیارەکەی جەنابیشت کەوتت جەنابی سەرۆک وەزیران ئەمڕۆ فەرمووی کە بەرپرسیارەتێکی ئەخلاقی و دەستوری چونکە بە پێی دەستور ئەوەی ئێمە داوایەکەین مافی ڕەوای خەڵکی کوردستانە و بە پێی دەستور داوامان کردووە. بەڵام ئەگەر حساب بۆ موسەساتەکانی حکوومەتی هەرێم نەکرێ و بۆ وەزارەتی دارایی نەکرێ ئەمە شکاندنی دەستورە. بابەتی ئەخلاقیەکەش ئەوەیە کە ناکرێت لە ماوەی 5 مانگا هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان کە لە هەمان کادا هاونیشتیمانی عێراقین حکوومەتی عێراقی و ئەو لایەنە شیعانی کە لە بەغدا باڵا دەستن ئەوەندە یعنی هیچ بەلایەنەوە گرنگ نەبێت کە هاونیشتیمانیانی وڵاتەکەی خۆیان 5 مانگ بێ یەک معاشیان وەرگرت بێ و ئەوانش بەرپرسن لەوەی کە
ئەو موچانە نەهاتۆتە بۆ هەرێمی کوردستان ئەوە لەبەر ئەوە ئەو قسانەی کرد بەڵێ بە جەنابی هەوڵێکی زۆر جدیدا و لە سەرەتای هەفتەی داهاتوو دەست بە دابشکردنی موچەی مانگی 2 دەکرێت. بەڵێ هەوڵە درێت دابشکردنی موچە لە چەند ڕۆژێکی کەما بکرێت جیاواز بێت لە مانگەکانی تر؟ بەتەکید وەزارەتی دارایی و جەنابی سەرۆکوەزیران تعلیماتی ئەوەی داوە کە هیچ حتا ڕۆژانی عوتڵەش ناکرێت ئەو بانقانەی کە بەرپرسن لە دابشکردنی موچە لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژی عوتڵەشیان نییە بەردەوامە بن و بە زووترین کات لەگەڵ ئەو پارەی کە دابی نەکرێت هەمووی موچەکە دابەشەکرێت تاوان لیستەکە ئامادەیە سبێنە بۆ موچە خۆران ڕادەگەێنرێ. بەڵێ سەرۆکوەزیران گوتی وەزارەتی داراییم ڕاست پاردووە کە ئامادەکاریکەن بۆ دابشکردنی موچەی مانگی 3 کە ئەمەش لای هەڵک کەرمایی دڵخۆشیە کە لە ئێستاوە سەرۆکوەزیران ئەم هەواڵەی پێدان و ئەمەی پێوتن بۆ ئەمە چی کراوە چی ئەکرێت بۆ مانگی 3؟ من حەزەکەم بەرچاوڕوونی بم بە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان و موچەخۆران ئەو هەوڵانەی کە جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق داوێتی بەم شێوەیە هێشتا نەتیجەی محکەمەی فیدراڵی کە هەر یەکێک گێتە سەر تەلەڤیزۆن بە دڵی خۆی تەفسیری ئەکا بەو ئاراستەیە کە پێی سپێردراوەکەوە قسەکان شەرحکات بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق کتابێکی ڕسمی ئاراستەی محکەمەی فیدراڵی کردووە کە داوای ڕوونکردنەوە و تەفاسیلیان نەکات لەسەر شێوازی جێبەجێکردنی بڕیارەکانیان تایبەت بە موچە چونکە لە هەرێمی کوردستان هەژماری من ڕاگەیەنراوە لەلایەن جەنابی سەرۆکوەزیرانەوە نووسینگەی جەنابی سەرۆکوەزیران سەرپەرشتێکە لەگەڵ وەزارەتی دارایی ئەم برادرانی کە لە هەژماری منن سەردانی بەغدایان کردووە هەموو ئەم بابەتەیان بۆ ڕوونکردوونەتەوە و ئێستا تەوزیحێکی تەواو لای جەنابی سەرۆکوەزیرانی عێراقیش هەیە بۆیە ئەو کتابەی کردەوە بە محکەمەی فیدراڵی چونکە لە بەغداد 43 بانق بەشدارە لە تەوتینی ڕەواتبی فەرمانبەرانی عێراق ئەم 43 بانقا تەنها بانقی ڕەشید و ڕافیدین و TBI بانقی فیدراڵین ئەوەی تری هەمووی بانقی ئەهلیە لەبەر ئەوە ناکرێت بۆ ئەوان ڕەوا بێت بانقی ئەهلی ئیشەکە بکە ناکرێت بۆ ئێمە ناڕەوا بێ ئێمە ئەو بڕیارە کە دراوە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەنسیق لەگەڵ جەنابی سەرۆکوەزیرانی عێراق و لە ژێر سەرپەرشتی بانقی مرکزی عێراقی ئەم بابەتە کراوە ئەو 5 بانقی لە هەرێمی کوردستان کە هەژماری منی لێ ئەکرێت ئەوانە تا ئێستا زیاتر لە 300,000 کەسیان کردووە بە ئەلکترۆنی و 120,000 کەس زیاتر کارتەکانی خۆیان وەرگرتووەتەوانێ بۆیە ئێستا تەفاهمێکەیە کە هەژماری من و ئەو 5 بانقا و چەندین بانقی کەش زیاد دەکرێت چونکە دەرگا کراوەیە ئەمە قۆرخ نەکراوە بەڵکو دەرگا کراوەتەوە هەر کەسێک بە پێر ئەو مەرجانی حکوومەتی هەرێمی کوردستان دایناوە ئەو تعلیماتەی بانقی مرکزی عێراقی دایناوە هەچ بانقێکی ئەهلی لە هەرێمی کوردستان هەبێ دەتوانێت هەژماری منی لێ بکرێ ینی اختیاریە کەس ئیجبار نەکراوە لە یەک بانقە و ئیشە بکە بۆیە بە پێی بڕیارەکەی محکەمەی فیدراڵیش کە کاتی دیاری نەکردووە موچە بە ئەبێ بەردەوام بێ ئەگەر ئەو دائیرانەی ئەو فەرمانگانەی کە کرابوو بە ئەلکترۆنی بە ئەلکترۆنی موچە وەرگن ئەوەی کە نەکرابوو موچە بەم شێوەیە بەردەوامە بێ نەک بۆ مانگی 3 بۆ مانگی 4 و مانگەکانی کەش هەتا هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان حسابی ئەلکترۆنیان بۆ کرێتەوە لە بانک بۆیە قسەکانی جەنابی سەرۆکوەزیران وازەح بوو کە مانگی 2 مانگی 3 و مانگەکانی تر موچە بەردەوام ئەبێت بە پێی ئەو ڕێکەوتنە تازەی کە ئێستا لەگەڵ جەنابی سەرۆکوەزیرانی عێراق کراوە و من حەزەکەم جەنابتان بزانن کە ئەمە بەشێکی گەورەی دەستکەوتی ئەو سەردانەیە بوو ئەو سەردانە بوو کە جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ ویلایەتە گرتوەکانی ئەمریکا کردی چونکە لە ناوەڕاستی مانگی داهاتوو لە 15/4 بەڕێز سەرۆکوەزیرانی عێراقیش سەردانی ئەمریکا ئەکا و ئەمریکیەکان زۆر بە ڕوونی بە جەنابی سەرۆکوەزیرانی عێراق و حکوومەتی عێراقی وتراوە کە لە پێش سەردانەکەیان بۆ ئەمریکا ئەو کێشە هەڵپەسێدراوانەی یاخود بەشێکی زۆر لە کێشە هەڵپەسێدراوەکانی نێوان هەولێر و بەغدا دەبێت چارەسەر بکرێت چونکە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا و UN و بەریتانیا و زۆربەی وڵاتانی ئەوروپی هەموو لەگەڵ ئەوان کە هەرێمی کوردستان بێت بە بەهێزی و
بەپی دەستور هەرێمێکە لە چوارچەوەی عێراقا ئەبێت مافەکانی بپارێزرێ چونکە هەرێمی کوردستان هەم لە مەسەلەی بودجە هەم لە بابەتەکانی تر هەموو بەتایبەتیش بابەتی نەوت هەموو ئیلتیزاماتانی لەسەر شانێکی جێبەجێ کردووە هیوادارم هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان لەلایەن خەڵکی نامەسئولەوە بەلاڕێدا نەبرێن ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانی کە هەوڵێکی جددیە بۆ ئەوەی کە مافەکانی خەڵکی کوردستان دەستەبەر بکرێت و بابەتێکی کەژەوەیە کە ئەو هەوڵانی حکوومەتی هەرێمی کوردستانیکەن دیفاعکردنە لە کەرامەت و لەو خەباتەی کە لە ڕابردوو تا ئێستا گەلی کوردستان کردوێتی طبعاً ئێمە بەردەوام ئەوە ئەڵێنەوە کە سوپاسی پشودرێژی و خۆراگری هەموو هاونیشتیمانیانی کوردستان و بەتایبەتیش موچەخۆرانەکەین بە پشت بەخوا و بە خۆراگری ئەوانە کە ئێمە ئەتوانین ئەو بەرگری کە ئێستا ئەیکەین حکوومەتی هەرێمی کات بە وەجەنابی سەرۆکوەزیرانی کات بە پشتیوانی ئەوانە. بەڵێ بەڕێز ڕێباز حەملان بۆ جەختکردنەوە و ینی دڵنیایی زیاتر تو باس لە ڕێککەوتنیی نوێ کرد لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق دەتوانین بڵێ لەم چەند ڕۆژی ڕابردووە ڕێککەوتنیی نوێ لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق کراوە سەبارەت بە دابینکردنی موچە؟ من حەزەکەم بۆ بەرچاوڕوونی جەناب و بینەرانی بەڕێز ئەوە بڵێم کە ئێمە ئەسڵەن چەندین جار جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سەردانی بەغدادی کردووە چەندین وەفد لە دوای سەرۆکوەزیرانەوە سەردانی بەغدایان کردووە بەردەوام وەفدەکانی ئێمە لە وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران و فەرمانگەی بەدواداچوون و وەزارەتە پەیوەندیدارەکان بەڕێز وەزیری ناوخۆ بەڕێز وەزیری سامانە سروشتەکان چەندین جار جێگری سەرۆکوەزیران هەموو سەردانی بەغدا کراوە بۆی کە تەفاهم لەگەڵ بەغداکەین لە کۆتاییدا دوو ڕێکەوتنمان لەگەڵ بەغدا ئیمزا کردو بە ئیمزاکردن یەکیشان لەسەر مەلەفی نەوتە یەکیشان لەسەر مەلەفی بودجە و موچەیە ئەمەی کە ئێستا هەیە چییە؟ ئەمەی کە ئێستا گوزەرا ئەوە بوو کە مەحکەمەی فیدرالی کە ئەم بڕیارانەی دەرکرد دژی بەشێکی زۆری دژی دەستورە بەشێکی زۆریشی دژی بابەتی ئەو ڕێکەوتنانەیە کە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا و بەریەکەوتنی تیا لەگەڵ ئەو بودجەیە کە عێراق لە پەرلەمانی عێراق پەسەندی کردووە و ئیسپات بوو کە بەشی حکوومەتی هەرێمی کوردستان 12.67 لە خاڵەکانی هەمووی ڕوون کردراوەتەوە بۆی ئەم بڕیارانە ئەم بابەتانی هەموو گۆڕی بۆیە ناچار حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کەوتنە هەوڵێکی زۆر جددیتر لەگەڵ لایەنەکانی نێودەوڵەتی لەگەڵ ئەمریکەکان لەگەڵ UN و بەتایبەتیش لەگەڵ عێراق و لایەنە باڵادەستەکان بەتایبەتیش سەرۆکوەزیرانی عێراق کە ئەبێت ئەم بابەتە بە پێ ڕێکەوتنەکانی هەمانە حەلێکی بۆ بکەن کە جا ئەوان ئەگەر ئیحراجن لە بەسەر قەراری محکەمەی فیدرالی ئەبێ ڕێگەیەکی بۆ چارەسەری کەن چونکە ئێمە ئیتفاقمان هەیە و ئەوەی ئێمە داوامان کردووە لە یەکەم ڕۆژمانەوە هەتا ئەمڕۆ لە چوارچێوەی دەستورە و لە چوارچێوەی ئەو میزانەیە کە لە پەرلەمانی عێراقی خۆیان دەرچووە ئێمە لەوە زیاترمان داوا نەکردووە و چ ئەرکێکیش کەوتوتە سەر هەرێمی کوردستان هەموویمان کردووە بابەتێکی کەش کە من چەندین جاری کە ئەمە موتۆتەوە ئێستاش دووپاتێکەمەوە بۆی خەڵک بەلاڕێدا نەبرێ بابەتی نەناردنی ناوی پێشمەرگا بابەتی نەناردنی ناوی ئەنجومەنی ئاسایش عێراقیش خۆی بە هەمان شێوە بەپێی کۆد ئیشەکەی کردووە چونکە بەنسبەت ئاسایش و ئەنجومەنی ئاسایش بابەتێکی ئەمنیە زۆرێک لە سلکی ئەمنی ئیشەکان ناکرێت ناوەکانی ئاشکرا بکرێت بۆیە کۆدیان بۆ نێراوە پلەی وەزیفیان بۆ نێراوە مەرتەبەیان بۆ نێراوە خزمەتیان بۆ نێراوە هەموو وردەکاریەکەیان بۆ نێراوە بەس ناوەکە نەنێراوە ئێستاش خۆیان قەنەعەتیان بۆ کرد مەسەلەی پێشمەرگەش بە هەمان شێوە ئێمە توانە کاکەوەکو حەشدی شەعبی حساوی وە بکەن حەشدی شەعبی موچەی تەواوی خۆیان وەرەگرن و هیچ کاتێکیش دوا ناکەوێت و هەموو مەساریفێکی تەجهیز و تەسلیح و هەموو پێداویستەکانیان بۆ دابی نەکرێت لەسەر بودجەی ئەم عێراقا بەڵام لەگەڵەوەشە لە وەقاعی عێراقی کە یاسای بودجە بڵاو کراوەتەوانێ هەموو معلوماتێک لەسەر حەشدی شەعبی کە زیاتر لە 340,000 کەس ناوی 340,000 کەس موچە وەرەگرێت لەسەر حەشدی شەعبی تەنانەت مەرتەبەکەشیان پلەی وەزیفەکەشیان دەرەجەی وەزیفیان یاخود خزمەتیان هیچی تیانی هەمووی نووسراوە سفر هەموو هاونیشتیمانێکی ئەم وڵاتە ئێستا لە هەج وێبسایتێک سەیری وەقاعی عێراقی بکات تایبەت بە میزانی ساڵی 2023 و 24 و 25 لە لاپەڕە 64 سەیری کەن لە
سێ فەقرەی پێشەخیرە تایەتی مەسەلەی حەشدی شعبی هیچ معلوماتێکی تێدانە ئێمە هەموو زانیاریەکانمان لەسەر پێشمەرگەش نردووە تەنها ناوەکە نێردراوە ئیش بە کۆد نێردراوە بۆ ئێستا خۆیان قەنەعەتیان بەوە کردو تا دوێنێ ڕقابەی مالی تا بەرەبەیان ئەوەشی تەصدیق کرد. بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لاولێرۆ لەگەڵماندا بوو سپاس بۆیەوە.